بینەرانی هێژە سڵاوتان لێبێ و لە بەرنامەیەکی دیکەی ئاکتوێلدا پێکەوەین. ئاکتوێلی ئەم ئێوارەیە سێ بابەت لە خۆ دەگرێت. یەکەم بابەت سەبارەت بە لێدوانی نەپەگەیە سەبارەت بەو هێرشانەی کە لەسەر هەرێمەکانی پاراستنی مەدیا لەلایەن دەوڵەتی تورکەوە بەڕێوە دەچێت. هەروەها بابەتێکی دیکەمان سەبارەت بە گوشارەکانی ڕژێمی ئێرانە لەسەر باشووری کوردستان و گرتنەوەی ئاوی زەی بچووک و دروستکردنی بەندا و لەو دەڤەرە. بابەتێکی دیکەش سەبارەت بە ئابووری تورکیا و گوشارەکان لە باکووری کوردستان و دۆخی ئەمساڵی تورکیا لە بواری ئابووریدا و پەیوەندیەکانی تورکیا و قەتەر. بەڵێ بینەرانی هێژە سەرەتا بە بابەتی ئابووری تورکیاوە دەست پێ دەکەین. بۆ ئەو بابەتەش بەڕێز ئەحمەد پەلدا ئابووریناس لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە. بەڕێز پەلدا ئێوارەتان باش؟ بەڕێز پەلدا ئەگەر دەنگی من دەبیستی ئێوار باش؟ بەڵێ دەنگ بە باشی ناگەێتە من. بەڕێز ئەگەر هاوکارانم لە ئێستودیۆ جارێکی تر هەوڵدان بۆ ئەحمەد پەلدا دروست بکەن باش دەوێ. بینەرانی هێژە هەروەک ڕامانگەیان دەوڵەتی تورک لە ژێر گۆشارەکانیدا بۆ ئەوەی گەلی کورد ڕادەست بکات لەلایەک ناوچەی سووری ئامەدوێران دەکا و لەلایەکی دیکەش گوشاری لەسەر بازرگانان و تجارانی باکووری کوردستان دروست کردووە بۆ ئەوەی لە ناو خۆی باکووری کوردستاندا سەرمایە گوزاری نەکەن. لەو چوارچێوەیەدا لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک هاوڵاتی ڕووبەڕووی گوشار کردەوە و ناڕزایەتی بەدواوە بوو. لەم نێوەندەدا ئەم ساڵیش دۆخی تورکیا لە چاو ساڵانی ڕابردوودا لە بواری ئابووریدا هیچ پێشکەوتنێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینیوە. قەیرانەکان لەم ساڵیشدا هەربەدی کران سەرڕای ئەوەی کە ئەردۆغان خۆی وەکو ئاعتزار هێنانەوە بۆ دەوڵەتی تورک و بۆ حکوومەتی رووسیا سەردانی ڤلادیمیر پۆتینی کرد و بۆ ئەوەی کە گوشارەکان لەسەر تورکیا لا ببرێ. بەڵام ئەم ساڵیش هەروەکو ساڵی ڕابردوو دۆخی تورکیا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە نەدیوە. بەڵێ هاوکارانم ڕادەگەێنن بەڕێز ئەحمەد پەلدا ئابووریناس لە ئەڵمانەوە لەگەڵێمەیە. بەڕێز پەلدا ئێوار باش؟ ئێوار باش. بەڕێز پەلدا ئەم دەستپێکێ هەنێک ڕەوشی تورکیا بەحس بکەین. ساڵی بەری گوشار و قەیرانێک دەرەنجامی وان گوشارن رووسیا لەسەر تورکیا هەبوو. بێ ساڵەی دواییە دەوڵەتی ترک دەخوازێت گوشار لەسەر بازرگانان زێدە بکات بۆ ئەوەی لە کوردستان سەرمایە گوزاری نەکەن. گەلو نەها ڕەوشی تورکیا لە چاو ساڵی بەهۆری چەوایە. ئایا پێشکەتنێک هەیە لە ملی ئابووری وان تشتانەدا؟ نهاج آلیه ترکیه آبوری امبرژن گوری دوسته مهبری ویا روش باشتره جبر کو وقتا هاوین تی روش آبوری ترکیه بر به باشید چه جبر کو چاندنی هیه گلک انسان ودری استخدام دم دخبتن دیسا جهلا آوای سازی چکرنا خانی هاوین باشه هر وها توریزم ریا توریزم ودبه و که وجه نوچه خدا آنی زمان پشتی که تکیلیه ترکیه و روسیه باش بون دیسا ریا توریزم و بو گلک توریست هاتن هر وقت ترکیه هم امبیجن برهم چاندنیه دیسا اخراجات اوی دکه حنارده دکره فروش روسیه دیسا گازا خوازایی و نفته روسیه هر وقت قطر باشور کردستان دستینه بی آوای امبیجن روشا آبوریا ترکیه هنچی بر به باشی چولی ابنای مانعی که نای واتی که روش آبورجا ترکی باشه یه ایدی درکتی راستی نه دیسا قریزه که کرونیک یا هرگاو هیه و دمه که کرتا پشتی امبیجن پاییزی دیسا هرگاو اشارت وی پیکتری بر به پاییزی نخاشی آبورجا ترکی دیسا درکه پیش. بله ئەنەها قەیرانێک لە کەنداوە هەیە و ئەیش مژاری سعودیە و قەتەر و وڵاتن دەردۆرە. تورکیا دەخوازێ ماسەی قەتەرێ دەوام بکات. گەلۆ تورکیا سەدەم چییە کە ئەو قاس دەخوازێ پشتگیریە خۆی لەگەڵ قەتەرێ زێدە بکە؟
نها وقت من دست پیکش گو دوسه مهبری و روش آبوجا ترکیه براستیش خراب بود یعنی کتبو بر بقریزه دلار ام بیشن 2000 درکت 3000 کنسی دی دیسا اورو 2600 درکت نابینا 4000 ام بیشن دابوجا ترکیه دا سرو بمبونه که بو اما با آوه که در به زانستی بله برز احمد پلدا پیموایه ببونه پروبلمێکی تەکنیکیەوە خود بۆ ئەگەر هاوکارانم جارێکی تر هەوڵدان هەبێت بۆ ئەحمەد پەلدا لەسەر ئەو بابەتە بەڕێز پەلدا دەتوانن لەسەر ئەو پرس سەر گەلۆ قەتەر چ باندۆرێکی هەیە بۆ ئابووری تورکیەدا بەحس لەسەرکەن کەرەمکەن بری وقت دست پیچش میگو ام بیشم مهک دو مهبری بیار روش آبوجا ترکیه راستش پر خراب بود ناقریزه که مزن دا بود هم اورو هم دلار بهای پر زیاده بود و ترکیه اخراجات و ادخالات ویا ند جهدا بود لی باوی که علمی گواه هر کسی لید نره دگوت آبوجا ترکیه قریز ایدایه اما پشتی دمه که اف قریز جهول را بود اویا چه بود اویا قطر دیسا ولاتین کنداوی پره بشاری دیدن ترکیه او که ماسیه دولتیه دویزیه ام بیشن دلار اورو به آوایی تلافی دکن بله یعنی قطر فایده یکوی افقاسی پیوست افقاسی گرینگ هیش با ترکیه دباشا آنها قطر بو خول ناو پروبلمی کی آبوری و روسا امبارگوی کی ولاتان کنداوه قالوا أنا ها قتل دكاري شالي كاريه بداية تركيا أجر وشاخي وسابي روشي تركيا برب باشيدة شيء لسروان قرانانيان خرادة به جبود دمك كرد تسرع زيادة شيء نابه جبر برانيا بري قطري دربي قطرية أم بيجن بريطانيا دشينة تركيا سويسرا دشينة تركيا جوارات أكيدن دكارة تقفية بك ليش بو أم بيجن دمك دريش چاو بيجن بيشتي سيما هواكي أف قيران دوام بك وقتی هم روشا قطری خراب به همچی یا ترکیه خراب به لی گوری ترمین از وی بشم یعنی ولاتی که اندام شو خود 13 مادهش پیشکش قطری کردن بله ام بجن عربستان و سعودی وانا شرط حری مهم یکشی تکلیه قطر و ترکیه بین برین قطر ویا باوی که قبول بکش برکو قطر زیاده گریدای ترکیه نینه یعنی ام بجن چا میناکه که بشم 40 میلیارد دلار ثروت قطری نهال بریتانیا هیه Türkiye tane 12 milyar doları. Qatar kara devş veya berde. Tişteki per pöyüst nine. Le embejin disa piyasaya cihani da 8 milyar doları Qatar'e heye. Gavak Qatar eğer jehra Türkiye ve ısrar bike ev ziyana ve zedettir mezinde be. Yakti okyanı Qatar'ı jixu tekilya Türkiye Qatar'ı stratejik nema. Qatar çıma destekari da Türkiye. Eğer Daesh ser biketa Qatar Daesh revade bir. Gaza خوازای پترال هموی حرم داعش و ترکیه را در باس اروپایی بیا پشتی برخودان کوبانی ایدی پلان آنان تک چو ایدی مجبوری کردانن مجبوری استراتژی نونن مجبوری آمریکاین مجبوری ولات کنداف گرکا پلان کنو چه بکن استراتژی حرم دگوهر گوری بیا روشا آبوریجی پلان و آبوریجی بگوهرن هر وقت تاثیر به ترکیه نگاتیو چه بود یعنی باور که نینیه چه بود بله برای پلدا اما کوداین پرس آراسته وبکن بابتی کردستان دا لبا کوری کردستان آنها هولدانه کی برچی کرنی گل هیا لبا کوری کردستان هر وسا خرا کرنی ناوچه سور و دردور هیا لوان دوایانه داجی لسر بازرگان کرد لسر تجار کرد لبا کوری کردستان دولتی ترک دخوازه اوان سرمایه گذاری خولوی دره وکشینن گلو صدم چی او هون لدر حقی و مجاره چه آگاه داری بردستی و دای او دکاره دری به چه پروبلمی و بکا؟ نها بری کو مثلا در بیل ترکیه پیکاته بری کو امبیژن هبونا یعنی پروبلم اردوغان و فتحالله گولن چه ببین؟ ترکیه قانون اک درخسته بو قانون اف بو اگر با دولت سرمایه گذاری تعلقه هبه و وقت دولت کاره دست به دستش او وقتی هاتبو و وقتی که هر کسی دست نشان کرد که اویا راست سرمایه‌دار کرد تهدید که
و بو آبای هاتبو نرخاندن نها او دوره داید پشتا بری گلک دستان سر سرمایه فتح گلن لی ایروپی و جخو شارداری دستان سر پشتی شارداری گلک کارساز کرد اون به شارداری را کار دکرن دستان سر مال وان جی تکلیه وان اخاره وان همو بطال کرن به تایبتی جی ای ورد پاریس نهاج به بهانه این سیاسی به بهانه این دنه پید خواستن همو سرمایه گذاری کردستان پیکاتی است دیسا سرمایه دار این کرد ای ورد پاریس وان همویان جهولی را بکن تصفیه بکن وی آبایی بیشن کمپانی اکتانه دست بکرن پی مخابن زیانا وی چه بوه وکی چاوا هیلا سیاسی هم بیشن ریخستنی حوجه داریه وی هیلا باشگره که ریخستن حوجه داری به و سر بسکنن نبه یعنی ملت و سرمایه‌دار و کارگر و اصناف گندی گاوک دست ندن هردو اویریشن AKP دولت یه حمبر کردان به هر آوایی دوام بکنه. بله احمد پلدا بوریناس لآلمانیا گلک سپاس بو تبلیبونه وی برنامه داو ایوار باش. واصف کفتن. سپاس. بەڵێ بینەرانی هێژە بابەتێکی دیکەمان هەروەک لە سەرەتایی بەرنامەکەەوە ڕامانگەیان سەبارەت بە گوشارەکانی ڕژێمی ئێرانە لەسەر باشووری کوردستان. کۆماری ئیسلامی ئێران ئاوی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕووبارەکان وەکو کارتێکی گوشار لە بەرانبەر حکوومەتی هەرێمی کوردستان بەکاردەبات. لەو چوارچێوەیەدا لە ژێر گوشارەکاندا هەوڵیان داوە ئاوی ڕووباری زێی بچووک بەڕووی باشووری کوردستاندا دابەخەن و ئەوەش لە دەریاچەی دوکان و شوێنەکانی دیکە کاریگەری نگەتیڤی کردووە. لەو چوارچێوەیەدا لایەنەکانی حکوومەتی هەرێم بەتایبەت ئەو کەسانەی لە بەنداوەکاندا بەرپرسیارن باس لەسەر ئەوە دەکەن کە کارەساتێکی مەترسیدار بەڕێوەیە. پێکەوە دۆسیەک لەو بارەوە دەبینین پاشان چالاکێکی مەدەنی لەگەڵماندا دەبێ. ڕۆژ لە دوای ڕۆژ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران شەڕی ئاو لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان تۆنتور دەکات و لەو ڕووەوە تەنگ بە هەرێم هەڵدەچنێت. لەو چوارچێوەیەشدا چەند ڕۆژێکە ئاوی زەی بچووک کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەڕژێتە ناو خاکی باشووری کوردستان لەلایەن ئێرانەوە گیراوەتەوە. ئێستاکە ڕێژێکی زۆر کەم ئاو دەڕژێتە خاکی باشوور لە ڕووبارەوە و پێشبینیش دەکرێت بە یەکجاری وشک ببێت. 3 ڕۆژ پێشێستا بە بەشداری وەزیر و بەرپرسانی ڕژێم و گەورە بەرپرسانی پلە باڵای سەربازی سوپای پاسداران و قەرارگای خاتەمەل ئەنبیا کە کۆمپانیایەکی سەربازی وەبەرهێنان و دروستکردنی بەندا و ڕێگاوبانە دەستیان کرد بە گرتنەوەی ئاوی ڕووباری کەڵوێ لە ڕێگەی بەنداوی خاسە کە دەکەوێتە 13 کیلۆمەتری باشووری ڕۆژهەڵاتی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. لەو بارەوە بەکر بایز بەرپرسی ئیدارەی دەڤەری پشدەر ڕایگەیاند گرتنەوەی ئاوی زەی بچووک کاریگەری گەورەی دەبێت لەسەر دەڤەری پشدەر لە ڕۆی دابینکردنی ئاوی قەڵاتزێ و کشتتوکاڵی دەڤەرەکە. هەروەها کاریگەری دەبێت لەسەر پڕبوونی بەنداوی دوکانیش ئەویش بەهۆی ئەوەی کە زەی بچووک 180 ئاوی بەنداوی دوکان دابین دەکات. ئەگەر تا 20 ڕۆژی تر بەم شێوازەی ئێستا بێت و ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە بەرنەدرێتەوە ئاوی زەی بچووک بە تەواوی وشک دەبێت. لە لایکی دیکەوە ئەندازیار محەممەد حەسەن لێپرساوی فەرمانگەی ئاوی قەڵاتزێ و سەرپەرشتیاری پرۆژەی ئاوی خاص لە قەڵاتزێ بۆ ڕۆژنیوز دواوتی بۆ چارەسەرکردنی کاتی و دابینکردنی ئاو بۆ ڕۆژانی جەژن هەستاوین بە دروستکردنی بربەست لە بەردەم پرۆژەی ئاوی خاص بۆ ئەوە و ئاوە کەمەی کە ماوە سوودی لێ ببین و بتوانین ئاو بۆ هاوڵاتیان دابین بکەین. بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لەو گرفتە مەسعود محەممەد بەڕێوبەری گشتی سەرچاو ئاویەکانی هەرێم سەردانی پرۆژەی ئاوی خاصی کردو بە ڕۆژنیوزی ڕاگەیاند گرتنەوەی ئاوی زەی بچووک کارەساتی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت و لە داهاتووشدا گرفتی کەماوی بۆ شاری سلێمانی و شارەکانی تریش دروست دەبێت. لەبارەی گفتوگۆکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە مەسعود محەممەد وتی ئێمە جانبێکی تەکنیکین ناتوانین لەو بارەیەوە قسە لەگەڵ ئێران بکەین. دەبێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی ناوەند قسە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکات بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. بەنداوی سەردەشت بەرزیەکەی 116 متر و درێژیەکەشی 275 مترە و دەکەوێتە دووری 13 کیلۆمەتری لە باشووری ڕۆژهەڵاتی شاری سەردەشت.
ئەم بەنداوە یەکێکە لە بەنداوە گەورەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەسەر زەی بچووک دروست کراوە و ئەو ئاوە لە ناوچەی سەردەشت پێی دەگوترێت ڕووباری کەڵوێ. ئەم ڕووبارە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەرچاوە دەگرێت و بە دەڤەری پشدەردا تێدەپەڕێت. بەڵێ بینەرانی هێژە بۆ لێکدانەوەی زیاتر هیوا بۆ تیمار ئەندامی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە بەریتانیاوە لەگەڵماندایە. بەڕێز بۆ تیمار ئێوارەت باش؟ ئێوارەتان باش. بەڕێز بۆ تیمار دۆسیەکمان بینی سەبارەت بە مەترسیەکانی گرتنەوەی ئاو خۆی لە خۆیدا دروستکردنی بەندە و ئایا لە قازانجی ڕۆژهەڵاتی کوردستاندایە یان نا؟ ئەگەر ئێمە باسی قازانج بکەین بەڕاستی لەبەر ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناویندا نەک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕۆژەخۆریەکانمان زۆرە هەتاومان زۆرە دوای ئەوە شۆردنەوەی ئاو بڵێن زۆرە قازانجێکی ناتوانێت ببێت ینی ئەبێ چارەسەریهایەکی تری بۆ بکرێت ئەویش ڕێگە چارەکانی ئەوەیە وشکە کەڵکچنین لە بینی چیاکاندا نەک ئەوەی تۆ بەر بە ئاوەکە بەسیت ئێمە ئەبێ بەر بە ئاو نەگرین ئێمە ئەبێ حرەکەتی ئاو کەم بکەینەوە لافاوێک کە هەڵ ئەسێ ئەگەر لە چەند شوێنە دیوار کرابێت ئەم ئاوە لە سرعەتەکەی کەم ئەبێتەوە ئەچێتە ژێر عەرز کەواتە ئێمە سرەی ئاویش دەبینیمان دەوڵەمەند دەبێت بەبێ ئەوەی کە ئاوێکمان ببێ بە هەڵم و بکە بە ئاسمان دەکات. بەڵێ بەڕێز باستان بەڵێ ئەی مەترسیەکانی یان زیانەکانی چیە بەنداو لە ماوەی ڕابردوودا سپای پاسداران لە چوارچێکە سەرکێشی و پرۆژانە دەکات لە ڕۆژهەڵاتی کوردستان هەل لە بەنداوەکانی سەیمەرەوە تا شوێنەکانی دیکە دەستی ئەمە دوایینیان کە بەنداوی سەردەشت بێ دەستی بە دروستکردنی بەنداوەکان کردووە. بۆچی ئەم بەنداوانە لەم ساڵانەی دواییەدا ئەوەندە زۆر بووە؟ کەسێک ئەگەر لەم بوارەدا شارەزا بێت هەموو ئەو شتانەی بۆ دەردەکەوێت کە پلان و بەرنامە چی هەیە. شەڕ بمانەوێت نەمانەوێت شەڕی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی ئاو دەبێت کێشەی بێئاوی زۆر دەبێت بەڵام لەبەر ئەوەی کە کوردستان لە شوێنێکی ئاوزێدایە و بەشی هەرە زۆری ئاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵێن لە ئێران و عێراق و تورکیادا هەمووی لە بەشە کوردنشینەکاندایە قەتعاً دەوڵەتە مرکزیەکان هەوڵ ئەدەن کە ئاوەکان بگوازنەوە. ئێستا سەهمی ئاوی کوردستان سەهمی خەڵکی کوردستانی کوردستان بڵێن سنە بە هەموو شارەکانیەوە 84% کەمترە لەوەی ئەبێ بیبێت ینی لە 100%دا لەو خۆی دیاراوە 16% ئەوان ئەتوانن لەو ئاوە گوەربگرن 80% وەم لە خەڵک ئەکرێت. ئێستا هاتوون ئێمە بەڵێ بەڕێز بۆ تیمار دەنگ بە باشی بەڵێ بەڕێز بۆ تیمار دەنگ بە باشی ناگەیت ئێمە ئەگەر میکرۆفۆنەکە تۆزێ نزیک کەیتەوە لە خۆتان بۆ ئەوەی دەنگکە بە باشی بگات لەگەڵ ئەوەی شابا بینە سەر مژاری باشووری کوردستان. ڕژێمی ئێران بۆچی بەردەوام ئاو وەکو کارتێکی فشار لە بەرانبەر حکوومەتی هەرێم بەکار دەبات تا ئێستا چ دەستکەوتێکی بۆی هەبووە؟ پێم وابێ کارتێکی تر بەدەستەوە نییە بۆیە لەو کارتەکەڵک وەرئەگیرێت. ئێستەیش مەسلەی ئەم بەنداوانە کە دروست بووە و بەر بە ئاوەکان ئەگیرێت ناڵن چنە بۆ باشووری کوردستان ئەمە شتێکە کارتێکە لە بەردەستایە سیلاحێکە لە بەردەستایە سیلاحێکی بێدەنگە. دوای ئەوەیش ئەم شتانە سەبتی جیهانی کراوە لە سەردەمێکی زووە ئەو سەردەمەی کە ئەبێ بە گژیدا بچوونایەتەوە لە عێراقدا ئاڵۆزی هەبووە بۆیە ئەم پرۆژانەی کە ئێستا ئێران جێبەجێیەکات ئیجازەیەکی جیهانی بەدەستەوەیە یانی بۆ هەموو پرۆژەکانی تا ساڵی 2013 هەموو وڵاتێک بۆ بەستنی ئاوەکانی کە نەڕواتە درۆ لە وڵاتەکەی ئەبێ پرۆژەی ئێرە بدایە بە سازمانی ملل ئەزانی هەموو زۆرێک لە وڵاتانە ئەمەیان کرد بۆ نمونە تورکیا ئەمەی کرد. تورکیا ئیسە پرۆژەی گاپی بەدەستەوەیە کە 22% لە بەردەستیایە ئەمە زۆر مشکلە دروست ئەکات بۆ
هەموو کوردستان بەتایبەت بەڕاستی کورد نەیتوانیوە لە ئاوەکەی خۆی کەڵک وەربگرێت سەرڕای ئەوە کە ئاوێکی زۆری هەیە بەڕاستی ناتوانێت کەڵکی لێ وەربگرێت و سەهمێکی نییە لەو ئاوە جا باشووری کوردستان کە ئێستا لە دۆخێکی ئاوەهادایە بە دڵنیاییەوە لە داهاتوویەکی نزیکدا هەر تۆن باستان کرد تووشی قەیرانێکی گەورە ئەبێت بە بەستنی ئەو سەدەی کە بەستراوە بەڵام یەک ڕێگە چارە هەیە ڕێگە چارەکەش ئەوەتانێک کە لە ڕێگەی دەوڵەتی مرکزی عێراقەوە حکوومەتی هەرێم داوا بکات کە حەق ئابەی دووکان و باوچووری کوردستان بدرێت لەو ئاوەی کە تا ئێستا بەردەوام بووە یعنی بە تەواوی ئەو ئاوە نەبەسن ئەگینا و ئاوە بەسن بەڕاستی باشووری کوردستان فەلەج ئەبێت بەڵێ بەڕێز هیوایەوە باستان لەسەرەوە کرد جیا لەوە ئێستا بەردەوام لە ڕۆژانی ڕابردووجشتا و لە ساڵانی ڕابردووشتا ئەوەمان بەدی کرد ئاوی ئەڵوەن و ئاوەکانی دیکە لەسەر باشووری کوردستان دادەخرا لەلایەن ڕژێمی ئێرانەوە بەڵام حکوومەتی هەرێم مەکانیزمی بەرەنگاربوونەوەی تەنیا بە شێوەیەکی دانیشتنەلێکی کە لەسەر کاغەز نەبوو بۆ ماوەیەکی کاتی ئاوەکە دەکرایەوە دەچوو وەرزی زستانەوە دووبارە کێشەکە تا حەدێ چارەسەر دەبوو بەڵام لە ئەمساڵدا بەنداوی دوکان 70% ئاوی خواردنەوەی ناوچەکە دابین دەکات ئێستا ئەگەر ئەو بەنداوە ئەو ئاوە لەسەری ببەسرێت ئەگەری وشکردنی هەیە لێرەدا ڕێکخراوەکان پارت و لایەنەکان لە باشووری کوردستانە دەتوانن چ ڕێگایە بگرنە بەر ئایا بوارێکی یاسایی هەیە بۆ ئەوەی کە ڕێگە بە و کارەی کۆماری ئیسلامی ئێران بگیرێت بەڵێ ڕێکاری یاساییش هەیە هەموو ڕێگەکان هەیە بەڕاستی لەو ڕێگە یاساییەوە ئەتوانین کەڵک وەربگرین ئەویش بە کۆدەنگی ئەگینا هەر لایەنێک بێ داوا بکە بە تەنیا خۆی ئەم کێشە چارەسەر نابێ بەڵام ئەتوانن ئەم کەیسە ببەنە دادگای لاهە ینی بەڵام لە ڕێگەی دەوڵەتی عێراقەوەیە ئەزانی لەوانەیە حکوومەتی هەرێم بەڕستمیەت نەناسە لەم داولاجوابی نێرێتەوە بەڵام پێویستە ڕێکخراوە مەدەنیەکان لە پشتی ئەم مەسەلەوە بن چون کێشەی مرۆییەتە ئاراوە کە کێشەی مرۆیی هاتە ئاراوە قەتعەن ئەگەر کەسێک بێت دەنگ بگەێنێت دەنگەیەکی یاسایی بگەێنێت بە دادگای لاهە و ئەم لاولا قەتعەن دەستکەوتی ئەبێت بەڵام خۆ بێدەنگیەک هەیە تا ئێستا ینی تا شێراوەکە لەسەر نەبەسن تۆ هیچ ناڵێیت ڕاستی مشکلەیە ینی ئەگەر پێشتر بەرخوردیان کردای لەگەڵام مەسەلانە پرۆژەهایەکی ئاوا جێبەجێ نەبوو مەسەلە بێ ساحەبیەک ئاوایان دەهاتووە هەر پرۆژەیەکیان جێبەجێەکەن بەڵێ هیوا بۆ تیمار ئەندامی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان سپاس بۆ بەشداریتان بەڵێ بینەرانی هێژە هەر لەم بابەتەدا ئەبوبەکر مەجید لە ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادیمان لەگەڵدایە لەم بابەتەدا بە کورتی بیرۆبۆچوونی وەردەگرین بەڕێز ئەبوبەکر تا ئاستێ بۆ بزانم ئاگاتان لە بەرنامەکە بوو لە سەرەتا ئێوارەتان باش ئەگەر دەنگم دەبیستێن بەڵێ بەداخەوە دەنگ بەباشی ناگاتە من بەڕێز ئەبوبەکر ئەگەر دەنگم دەبیستی ئێوارەتان باش بەڵێ دەنگ و سیگنال لە باشووری کوردستانە باش نییە بەڵام ئێمە هەوڵدانی خۆمان بەردەوامەکەین لە بابەتی گرتنەوەی ئاوی زەی بچووک لەسەر باشووری کوردستاندا کاردانەوەکان لە چه ئاستێکدا بووە لە باشووری کوردستان گەلە حکوومەتی هەرێم دەتوانێت چ مەکانیزمێ بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڵێ هاوکارانم ئەگەر هەڵدان کەن جارێکی تر پەیوەندی بە بەڕێز ئەبوبەکرەوە بگرن بەڵێ بینەرانی هێژە سەرڕای ئەوەی کە ڕژێمی ئێران گوشارەکانی لەسەر باشووری کوردستان زیادە دەکات لەلایەکی دیکەوە دەوڵەتی تورکیش دەستی بە ئۆپراسیۆنێکی دەرەوەی سنوور کردووە و لە ڕۆژانی ڕابردوودا گەریلاکانی هەپەگە و یەژاستار بەرەنگاری دەوڵەتی تورک بوونەتەوە لەو چوارچێوەیەدا شەڕ و پێکدادانی دژوار هاتە ئاراوە پێکەوە لێدوانێکی ناوەندی پاڕاستنی گەل نەپەگە دەبینین
فەرماندەیی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل نەپەگا سەبارەت بە ئۆپراسیۆنە بەرفراوانەکانی سوپای تورک لە ئامەد زاپ بۆتان و چەندین شوێنی دیکەی باکووری کوردستان ڕاگەیەندراوێکی بەڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی سوپای تورک لە ئامەد هاتووە هێرشەکان و ئۆپراسیۆنەکانی سوپای تورک بۆ سەر پارێزگای ئامەد لە کۆتاییەکانی مانگی ئایارەوە دەستی پێکردووە. پاش ئەوەی هێزەکانمان وەڵامی ئەو هێرشانەیاندایەوە سوپای تورک ئۆپراسیۆنەکانی بەرفراوانتر کرد و بە فرۆکەی جەنگی و هەلیکۆپتر بەردەوامیدا بە هێرشەکانی بەڵام لە بەرامبەر تاکتیکی بەرگری هێزەکانی گەریلا هیچیان پێ نەکرا و تێکشکان. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە سوپای تورک پاشەوەی لە ئەنجامدانی ئەو ئۆپراسیۆنانەیدا سەر نەکەوت بە شێوەیەکی دڕندانە هەڵیان کوتایە سەرگەل لە کاتی ئۆپراسیۆنەکانیاندا ڕێگان بە هاوڵاتیانی گوندەکان نەدەدا کە لە ماڵەکانیان بشنە دەرەوە و زیانیان بە هاوڵاتیان گەیاند بەڵام لەگەڵ ئەوەیشدا ئۆپراسیۆنەکەیان سەرنجام شکستی هێنا و سەر نەکەوت. نەپەگە سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی سوپای تورک لە ناوچەکانی زاپی هەرێمەکانی پاراستنی مەدیاش ڕایگەیاندووە. سوپای تورک لە هەرێمی زاپ لە خاکی باشووری کوردستاندا یەکێک لە بەرفراوانترین ئۆپراسیۆنەکانی چەند ساڵی ڕابردووی دەست پێ کرد. لە ڕۆژی 16 مانگەوە هەوڵدانی دەست پێ کرد بۆ تێکشکانی هێڵی بەرگری هێزەکانمان بە هەموو کەرەستە سەربازیەکان فرۆکەی سیخۆڕی و فرۆکەی جەنگی و چەکی قورس بەردەوامی بە هێرشەکانیدا بەڵام گەریلاکان دژی ئەو هەوڵدانانە دەیان چالاکی سەرکەوتویان ئەنجامدا و شکستیان بە ئۆپراسیۆنەکە هێنا. نەپەگە ڕایشی گەیاندووە سوپای تورک هەروەها لە ناوچەی قەلەبانی سەر بە شرناخ ئۆپراسیۆنێکی دەست پێ کرد بەڵام ئەو ئۆپراسیۆنەیش لەلایەن گەریلاکانەوە تێکشکێنرا و سوپای تورک ناچار بە پاشەکشە کرا. لە بەشی کۆتایی ڕاگەیەندراوی فەرماندەیی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەلدا هاتووە بەرخۆدانی گەورەی گەریلاکان لە ئامەد زاپ و شرناخ دەیسەلمێنێت کە سوپای تەکنۆلۆژی تورک ناتوانێت لە بەرامبەر شێوە داهێنەرانەکانی گەریلا بۆ بەرگری لە خۆ سەر بکەوێت. لەبەر ئەوەیش ئێمە وەکو فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل دەستخۆشی لە هەموو گەریلاکان دەکەین و ئەو سەرکەوتنیان لێ پیرۆز دەکەین. بەڵێ بینەرانی هێژە هەوڵماندا لەو دوو بابەتەدا بەڕێز ئەبوبەکر مەجید ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی بەشدار بکەین لەم بەرنامەیەدا بەڵام بەهۆی کێشەی تەکنیکیەوە واتە ئەو کێشانەی کە لەم دواییانەدا خەتی باشووری کوردستان خەتەکانی ئاسیا و کۆڕەک تێدا بەدی دەکرێت بەردەوام بووەتە هۆکاریەوەی کە بەرنامەکە ئاوا بەڕێکوپێکی بەڕێوە نەچێت کێشەی تەکنیکیمان زۆر بووە لەم دواییانەدا بەڵام هەروەک ڕامان گەیاند لەو بابەتەدا لە ڕۆژانی داهاتوو هەڵسەنگانی زیاتری لەسەر دەکەین. ئەمڕۆ گڵکۆی شەهیدان لەلایەن گەل و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ناوچەی گەرمیان بەسەرکرایەوە پێکەوە بەشێک لەو دیمەنانە دەبینی. وەک پێشتر باسمان لە چوارچەوەی بەرنامەی ڕۆژانی جەژن وەکو ئەنجومەنی گەرمیان باوبەشی لەگەڵ کۆمەڵی گەنجانی وڵات پارێز هەروە لەگەڵ ڕێکخراوی ژنان ڕەژاک لەگەڵ ئەکادیمیای شەید گیڤارا بە زەرورمان دەزانی پێش هەموو شتێک سەردانی گۆڕی پیرۆزی شەیدان بکەین. لەو چوارچەوەی ئێستا هاتوونە سەر گوڵکۆی پیرۆزی شەید گیڤارا گەرمیانی. هەموو لا بەخێر بن وەکە بەڵاوڕێ دەستنیشانی کرد نامی قسەکانی و دووبارەکەمەوە یعنی ئەمە وەکو خەباتکار و هەواڵانی گەنجان لە ئەکادیمیای شەید گیڤارا گەرمیانی وەکو ئەرکێکی ئەخلاقی وەرکێکی ئاپۆیی ویسمان پێش هەموو شتێ ینی جەژن لەگەڵ شەیدان و لەگەڵ ماڵباتی شەیدان پیرۆز بکەین وەکو ئەرکێکی ئاپۆیی سۆزی خۆمان دووبارەکەونە کە ڕێبازی شەیدان بەرنەدەین.
بەڵێ بینەرانی هێژا بم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بێگەیشتنەوە ئێوارەتان باش.